بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش لە خزمەت ئێوەی خۆشەویست داین لە ئەڵلقەیەکی دیکەی پرۆگرامی جوانکاری ئافرەتان. ئافرەتان زۆر جار هەوڵ دەدەن ئەو ڕۆژەی کە دەبن بە بووک جیاوازتر بن لە هەموو ڕۆژەکانی دیکە. ئەمڕۆ سۆنیا دەیهەوێ شێوەی ئارایشکردنی بووک پیشان بدە. با بزانین ئارایشی ئەمڕۆ چ جیاوازیەکی لەگەڵ ئارایشی ڕۆژەکانی دیکە دەبێت. سۆنیا گیانجارێکی دیکە بەخێر بێنەوە. ئەمڕۆ دەتەوێت ئارایشی بووک بکەیت. ئەم شێوە ئارایشە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئارایشێکی نۆرماڵ کە لە ڕۆژدا بەکاری دەبێت یان مەسەڵەن بۆ حەفلەیەک بەکاری هێنی؟ ئارایشی بۆ کە زۆر مهمە کە ئەو کرمپودەکە لەسەر دەمچاداێنەی بە سافی بە جوانی بێت لەبەرەوە پروسەی خێلی ینی تەواوی مەرحەلەکان لەسەر ئەوەیە ئیشت ئەشیر زۆر تەمیز بێت. دوایەوە ئەو ڕنگانەی کە انتخاب بکەین بۆ سایە بەسگی بە جل هەیە، جلی ئەروست چییە، ئەگە وەکو کلاسیکە یایکە مدرنە، بازی کەسیش جلیان کوردیە بۆ زەماوەنێکیان. ئیتر زۆر وەکو تقریبان ئەتوانێت خۆ تەسمیم بگەی هەز بە سادە دەکەی یا بە ڕەنگی زۆر. دوایش چاو ئەو ژنە یا ئەو خانمە زۆر مهمە کە ئەو ڕنگانەی کە سفارێ دەکەین بۆ چاوە بێت یان نێت یا ئەو فۆرمی لەگەڵ فۆرمی چاوی چاوی زۆر ڕەنگی چاوی درستە. ئیتر قانون خاصی لە ئەسڵ نییەوەنا بەس فۆرمە چاو زۆر مهمە. ئەو ئارایشانەی کە لێرەیەکەن بۆ بووک مەسەن زۆر لەو خانمە ئەوروپایانە کە ئارایشەکەن وەختەیان بینی ئەو ڕۆژێک کە بووکن بینی مەسەن هیچ سادە زۆر جیاوازیەکی وا نبینی. معمولەن ئەوروپا ژنی ئەوروپا زۆر ئارایش ناکە لەبەرەوە پێسیان زۆر جوانە خۆیان پوستی شەفاف و یەکدەستیان هەیە معمولەن جوش و ئۆشتانیان نیشە نییە پێسیان زۆر جوانە ئیتر تەبیر جوانترن ئەو خانمانیشە بەس لە خۆمان زۆر حەزمان بە ڕەنگ هەیە لەبەرەوە من دەڵێم هەر وڵاتی گەرم بێت ئارایشیشی گەرمترە وڵاتێکی سەردەن ئارایشیشی سەرترە. لە سوید تقریبان سویدەکان خۆیان زۆر ئارایش ئەسڵ ناکەن ینی ملایمە ئارایشیش بکەن زۆر ڕەنگێلی تەبیعی و ملایم. لێرە زۆرتر چ جۆرە لیباسێک لە بەرەکەن ینی ڕەنگەکەی لە لای ئێمە زۆرتر مەسەنە بینی ڕەنگی سپی لە بەرەکەن ئیدا سپی و لە تەکی شیری ڕەنگی شیری پێدەڵی خۆمان بەڵێ ڕەنگی کرێمی ڕەنگی کرێمی ئێرای سپی زۆر عادیە. کەواتە بۆ ئەمڕۆ گرنگترین بەشمان ئەوەیە یان گرنگترین شدەوەی باسیکەین ئەو فۆندەیشن و ئەو پودرەی کە بەکاری هێنی لەسەر دەموچاوی ئەبێ وابێت کە زۆر ساف بێ ماوەیەکی زۆریش بمێنێتەوە لەبەرەوە پرایم ئستفادە دەکەین پرایم کرێمی ڕوژ و شەو نییە یەکنەوە کاتی کرێمی ڕوژ یا شەوە لەسەر دەمچادانە پرایمیە لادەیە ئەو پرایمە تەواوی و ئارایشە بە جوانی لە خۆی ئەگرێ بۆ ساعتا تقریبا 10 ساعت 15 لە دوکانێک لە شوێنێکی مشەخەسەیە بیکڕیان وەختێکە چی ئەیسێنی لە ئەوروپا لە تەواوی شوێنێکی کە میکاپ و چشت ئەفروشن ئەتوانی دەڵی پرایم ناوی پرایمە بەڵێ بۆ چاویش هەیە مەخصوصە چاو بۆ کل دەم چاویش هەیە. ئەگەر ئەوەی لێ نەدەی چی نامێنێتەوە بەسگی بە پێس خۆت هەیە معمولەن بدەی باشترە. دوای ئەوەیش چشی کە زۆر مهمە کاتی فۆندیشن نەدەی ئەگە جلەگەت وازە ئەشی تەواوی شان و سینۆوانەیش یا دەست و چشت بە ڕەنگی دەمچاوت بێت ئەگەنە ناو ڕسمموشتەکان نیشان پودری لێ دەدەێنی بە کۆل بە جوانی تا ئەوێک ڕووتی کراسەگەت ڕەنگی لێدە ینی پێست نابێت دۆ ڕنگ بێت. زۆر باشە چاوەڕێ بین بزانین ئەم خانمە چۆنەبێەوە بووک ئارایشەکەی چۆنە بێت.
تێیپیمان لیداوە تووزی لەبەرەوە سایەگە کە دانێن سکارپ بێت یعنی بە جوانی سایەگە نیشان بدەین دەستی پێ دەکەین لە تەکی ئەبرووی ئەوەڵ ئەوەی تووزی پرایمەر لەسەر چاوی دانم لە ئەو منتەقە کە گەرەکمانە سایەگەدا بنێن
دەستان خۆش بێ ماندوو نەبن زۆر جوانە بەڵام بۆم بووە پرسیار کە بۆچی تۆڕت بۆ دانەنەوە ینی تارای نییە تارای نییە لەبەرەوەم جلە زۆر جوانەت کلاسیکە زۆر پارپەرە هەم لەسەر و پارپەرە لێراش پارپەر قژمانیش بەرداوە ئیترەگە و تووڕش لەسەری دابنێ شلوختر شلوغ دەبێت ئەو جوانی کلاسیک خۆی لە دەسەدات ینی بۆ ئەو لیباسانەی کە بەو جۆرە گەرپەڕ و ئەو شتانەی پێوە بێ لێرە زۆرتر تارە و شتدانانن یان بۆ خۆت بە سەلیقەی خۆت وات پێ جوانترە بەسگی بە کلاسە بۆ من ئەمە جوانە بۆ خۆت بێت زۆر جوانە دەستان خۆش بێت بینەرانی خۆشەویست پرۆگرامەکەمان لێرەدا کۆتایی پێهات تا پرۆگرامێکی دیکە هەرشاد و سەرکەوتوو